حکوومەتە پەرلەمانی هەرێمی نۆتڕاین-ڤێستفالن جێگیری سەرۆکی ئەم پەرلەمانە ژنە کوردێکی بەتوانایە بێریڤان ئایماس. بێریڤان ئایماس لە ساڵ 2007ەوە ئەندام پەرلەمانی پارتی سەوزەکانە لەم پەرلەمانە کاتێک باسی یەکسانی جەندەر و دەرفەتی یەکسانی و پاراستنی ژنان و سەلامەتی ژنان دەکرێت. بێریڤان دەڵێ زۆر شت ماوە بیکەین لە جیهان و لێرەش. دروشمەکەشی سەرکەوتن مێینەیە و لە ژنی بەتوانا و بەهێزەوە فێر بە. منیش ئەمڕۆ دەمەوێت لە پەرلەمان لەگەڵ بێریڤان بزانم ژنە کوردێکی بەتوانا چی دەکات وەک جێگیری سەرۆکی پەرلەمانی ئەم هەرێمە بۆ مافەکانی ژنان. بێریڤان ئەیماس لە ساڵی 1972 لە ناوچەی بینگۆلی باکووری کوردستان لە خێزانێکی سیاسی لەدایک بووە. باوکی سەرۆکی شارەوانی چەولیک بووە. بۆ هۆی کوردبوونیەوە باکووری کوردستان بەجێ دەهێڵن و لە ساڵی 1970ەوە لە ئەڵمانیا دەژین. بێریڤان بڕیار دەدا ڕێچکەی باوکی بگرێتە بەر. ئەگەر مرۆڤ لە بنەماڵەیەکی سیاسی کوردەوە بێتە دنیاوە ئەوە زۆر سروشتیە بۆ تۆ خۆت تێوەگلێنیت بۆ مافەکانی مرۆڤ لە سەروی هەمووشیانەوە بۆ ئازادی و بۆ ئاشتی بۆ ئەوەی پێکەوە تێکۆشین. لای من هەموو زوو دەستی پێ کرد و پەرەیسەن. من لە تەمەنی 20 ساڵیدا یەکێک بووم لە ئەندامانی دامەزرێنەری کۆمەڵی جڤاتی کوردی لە ئەڵمانیا و هەروەها یەکەم سکرتێری گشتی بووم. ژنێکی گەنج کە ناچار بوو لەگەڵ زۆرێک لە پیاوان پێکەوە خەبات بکات و لە هەمان کاتدا ناچار بووم بە دیدگای جیاوازەوە دژی پیاوەکان بجەنگم. دواتر زۆر چالاک بووم لە نێو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، مافی کۆچبەران و پاشان لە شوێنێکدا تێگەیشتم کە ئەم ئەزموونەی هەمە لە کۆمەڵگەی مەدەنیەوە دەبێت بگوێزمەوە بۆ کاری سیاسی و حزبیش. بێریڤان بۆ پرسی کورد مافی مرۆڤ و مافی ژنان لەگەڵ پارتی سەوزەکان کار دەکات. ئەمەش وا دەکات لە ساڵی 2009دا ببێتە ئەندامی ئەو پارتە. پارتی سەوزەکان لە هەموو لیژنە و پۆستەکاندا لە سەرەتادا ژن هەڵدەبژێرن پاشان پیاو. بێریڤان لە ساڵی 2007دا دەبێتە ئەندامی پەرلەمانی هەرێمی نۆتڕاین-ڤێستفالن لێرە خەباتی سیاسی بۆ مافی مرۆڤ دەست پێ دەکات. ئێمە لە سەرانسەری جیهاندا هێشتا مافی یەکسانمان نییە. کاتێک شەڕی مافی ژن دەکەین واتە شەڕ بۆ دادپەروەری و دادپەروەری جێندەری دەکەین. ئێمە هێشتا لە ئەڵمانیا لێرە نایەکسانیمان هەیە. بۆ نمونە ژنان هێشتا لە پیاوان کەمتر موچیان پێدەدرێت. بۆ هەمان ئەو کارێکە دەیکەن. ئێمە هێشتا کێشەمان هەیە لەگەڵ توندوتێژی دژی ژنان. زۆرێک لە ژنان هەڕەشیان لێ دەکرێت و ڕوبەڕووی توندوتێژی دەبنەوە. هەروەها مافی یەکسانی نییە لە بەشداری سیاسیدا. تەماشای پەرلەمانەکەمان بکەن. لە کاتێکدا ژن لە 150 کۆمەڵگەیە بەڵام لە پەرلەمانەکەماندا لە 150 ژن بەشدار نییە. هەروەها ئەوەی بۆ من گرنگە خەبات بۆ مافەکانی ژنان بکەم لە سەرانسەری جیهاندا. ئەگەر تەماشای بکەین لە ئێرانیان ڕۆژهەڵاتی کوردستان دەبینین کە ژنان لەوێدا بزوسنەوەیەکی شۆڕشگێڕانەیان دەست پێ کردو بۆ مافەکانیان دەچنە سەر شەقامەکان بۆ ئەوەی ژیانێکی دیاریکراوی خۆیان بژین. دەبێت ئێمەش لەپاڵ ئەم ژنانەدا بوەستین و بانگەشەی نێودەوڵەتیان بۆ دروست بکەین. بێریڤان ئایماس von den Grünen. بێریڤان یەکەم ژنی کوردە کە لە ئەڵمانیا لەدایک نەبووە، بەڵام لە ساڵی 2022دا بۆتە جێگیری سەرۆکی پەرلەمانی ئەو هەرێمە. werden wir jetzt erstmalig zum Beispiel auch einen Newroz-Empfang haben. بۆ یەکەم جار بە فەرمی ئاهەنگی نەورۆز دەگێڕین. یەکەم جارە لە سەرانسەری ئەڵمانیا کە سەرۆکایەتی پەرلەمانێک میوانەکانی بۆ ئاهەنگی جەژنی نەورۆزی کورد بانگێش بکات. زۆر دڵخۆشم بەوەی کە بەم زوانە لێرە پێشوازی لە نوێنەری ڕێکخراوەکانی کورد بکەم. بەهۆی هەوڵەکانی بێریڤانەوە پەرلەمانی نۆتڕاین-ڤێستفالن وەکو یەکەم پەرلەمان لە ئەڵمانیا بڕیاری پرۆگرامی پاراستنی دەرکرد بۆ چالاکبانانی مافی ژنان کە هەڕەشیان لێ دەکرێت یان سیاسەتوانان یاخود ڕۆژنامەوانان یاخود ئەوانەی زیندانی کراون و ژیانیان لە مەترسیدایە. ئەوان پێویستیان بە ڕای گشتی نێودەوڵەتی هەیە. ئێمە بەرنامەی پاراستنمان خصوصە پەرلەمانی ویلایەتەکەمانەوە و ئەندامانی پەرلەمان دەتوانن سپۆنسەری ئەو کەسانە بکەن کە ژیانیان لە مەترسیدایە. ئەوان دەتوانن پرسی ئەوان بگەێنە ڕای گشتی. ئەوان دەتوانن چاودێری پرۆسەی دەنگدانیان بکەن. لەو بڕوایەدەم ئەو پرۆگرامە زۆرێک لە چالاکوانان و سیاسەتوانانی کوردش دەتوانن سودمەند بن. من بۆ خۆم پلانم هەیە بۆ نمونە سپۆنسەری سەلاحەدین دەمیرتاش بکەم وەک جێگیری سەرۆکی پەرلەمان. بێگومان لە کۆتاییدا گرنگە ئەوە بە هەموو کوردێک بڵێم کە ئەم پەرلەمانە پەرلەمانی ئێوەشە دەرگاتان بۆ کراوەیە.
Heute vor genau 52 Tagen wurde die junge kurdische Frau Jinnah Mahsa Amini von der کاتێک ژنێک لە نێو پەرلەمان قسە دەکات داوا لە هەمووان دەکات باش گوێ لێ بگرن دەنگی میکرۆفۆنەکان بەرز دەکاتەوە و هێزیان پێدەدات وەکو خۆی باسی دەکات پاڵپشتی ژنان لە تەواوی جیهان بە ئەرکی خۆی دەزانێت. من هەتا ئێستا بە شێوەیەکی شخصی چاوم پێیان نەکەوتووە بەڵام دەزانم کە سەرۆکی پەرلەمان لە باشووری کوردستان ژنە و بێگومان زۆر دڵخۆشم ئەگەر زۆر بە زووی پەیوەندیمان هەبێت بە یەکەوە ئاشنا بین لێرەوە سڵاوی گەرمی خۆمی پێدەگەێنم و هەروەها هیوای سەرکەوتنی باشی بۆ دەخوازم لە سەرووی هەموو شتێکەوە بەختێکی باش لە کارەکانیان و لە ممارەسەی دیموکراسیدا. بێریڤان دەڵێت سەرکەوتن مێینەیە سەرکەوتن بۆ ژنان ڕێگایەکی سەختە کاتێک ژنێکی سەرکەوتوو دەبینیت بزانە زۆر زەحمەتی بینیوە بۆیە دەبێت هەموو هەوڵک بدەین کە ژنان بتوانن سەرکەوتوو بن. ئاڵاشاڵی ڕووداو ئەڵمانیا